کوڕەکەم دیت و چاوم پێکرد ینی نەماوە بەڕاستی ینی کارە ساتێکی زۆر دڵتەزێن بوو کە جەرجی مسۆتە ماری من خراپ وەچیت ماری خەرچی خراپە. کابرا کوژرانەوە گولێکی کرد لێ سەرخۆش نەباینایە ئەویشە نەدەکرێت. مرۆڤێک بۆی خۆی دەرباسکە لە تاوانێک دەیگوت من سەرخۆشم سەرخۆشی و سارە لێخوڕین ئەوە تاوانە. ئێستا بەداخەوە لەبەر کەمبوونەوەی مەفرەزەکان و زیادبوونی ڕێژەی ئەو کەسانێک کە مادەی سەرخۆشکرد لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێک دەخۆنەوە ئەوە وای کردووە ڕێژە ڕووداوەکان زیاد. ئەوانە هەموو لێرە هەڵزەی دروست دەکەن سیارەتە بەغداکە مەسووبی دەبا دەڕۆ بەدی مەشغول پێ بوو ئەخە نەمخواتەوە پێتە یان نە پێمە ئەیلۆ مەسووبی ناو سیارە دەخۆت تو سیارەش تەکسیت پێە خەڵکی هەردەگرێت ئێستا ئیش دەکەیت جازەکە بڕۆ لە ڕاگرت بڕۆ لە ڕاگرت دەی بەرنامەی ترافیک لە زیادبوونی دیاردەی مەسبوونی شۆفێران و مەترسی لێخڕین لە ژێر کاریگەری خواردنەوە بێهۆشکەرەکان دەکۆڵێتەوە. خواردنەوە کحولیەکان لەلایەن بەشێک لە شۆفێران ئەو جەنگەی سەرشەقامی گەرمتر کردووە. بەو هۆیش خەڵکێکی بێتاوان دەبنە قوربانی ئەو جەنگەی کە سەدان ماڵی وێران کردووە. ترافیک دەچێتە ڕێگایەکی دوور. دەمانێت بزانین سامانی جوانە مەرگ بۆچی گیانی لەدەستدا. گەنجێک بە کۆمەڵێک هیوە و ئاواتەوە کە خەونی خێزانێک بوو لە ناوچوو. ڕووداوێک خەونی خێزانێک لە گۆڕستان دەنێت. ئەمێن شەو بوو لەسەر خانی نووسە بووم لە مارە خۆم تەلەفۆنم لەوە برازایەکەم تەلەفۆنی کرد گوتی ئامۆزایەکەم سیارەی لێدێ هەمی ژوت لە چێنێ بە ڕووداوەکە گوتی لە ڕاستی ئەو گوندەی باسرمە هەمی شارستان لە مارێ ڕۆیشتم تاوان داشی کوڕێکم لێگە خۆم بردو ڕۆیشتم بەدو عادیسەکەی داچوو کە چوومە شەقراوێت ئەو سیارێکە لێی دابوو کوڕ ئامۆزایەکەم لەگەرێک دوو برادران ئەوان کە هاتبوون گوتی سیارێک لە ڕاستی ئەسحابەی پێرێن گوتی سیارەکان لەمە ڕەد بوو مۆنیکا بوو گوتی زۆر سەریع بوو گوتی کە لەمە ڕەد بوو زۆر سەریع گوتی ئەمەشقۆ بەخۆ گوتن وەڵاهی ئەوە زۆر سەریع بوو ئەوە تووشیشتە شوێنی کە گەیشتینە ڕاستی باسرمێ گوتی سیارەکە لەوێ ڕاوەستا بوو ینی بەسەر ڕووداوەکەی هەربوو ساخەکەش گوتی ژنەکی دەگەدا بوو دەگە منداڵش گوتی ژنەکە هاتبوو لەسەر زادی ڕاوەستا و ژنەکە دەستی لە سیارە ڕاگرت گوتی ئەمەش ڕاوەستاین وەی گوڵا لێرە ئێمە تووشی ڕووداوەشی بووین و ماتۆڕێک لە پێشن بۆیانێ لەو ماتۆڕەندەیە گوتی بە مۆبایلی شۆخن ینی لە جەنازەکەی گوتی شۆخن پێکرد ینی مۆبایلن پێکرد بیناسین بزانین چییە کوڕێ ئامۆزایەکەشم گوتی کە تەماشان کردێ گوتی ئەمەش بە ساقەکەم گوگم کاکەوە کوڕی ئامۆزاڵە وەڵا گوتی ئەمەش جەنازەکان هەرگرتەوە ئەوانیش سیاریان پێ بۆیانی کوڕی ئامۆزام ئەوانیش گوتی جەنازەکان هەرگرتن و هاویتنە ناو سیارەکەی ئێمە نەک ئێ کابرا گوتی ئەمەش گوتن کاکە توش دەگەمە وەرە بە بیبەینە خەستخانێ گوتی کابراژ وەگۆ ئەنگۆ بڕۆن لەو خەستخانەی ئەمیش ئێستا لە دوونگۆ دێم گوتی ئەمە هەرمانگرێت و برمانە خەستەخانەی گوتی کابرا نەهات کابرا بزەر و کابرا بزر بوو ینی تەبان هەراتێ خۆی شاردۆ گوتی ئەمەش گیانمانە خەستخانەی گوتی تا گیانە خەستخانەی مابوو وەڵا کە ئێمەش ئەوانەوە گەیشتنە خەستخانەی بۆنەوەی ئێمەش کە گەیشتینە خەستەخانەی تووشی چوین کوڕەکە لەبەر دەستەی دختۆران بوو عیب نەبی لەبن ئۆکسجینیدا بوو دەستیان لە سێرەدا نابوو ئەویان نەکرد ینی بەمەیان گۆگوتیان کاکە قەرەباڵغی مەکەن مایە
بەس کە ئێمە گەیشتینێ دەبن جیهازی دابوو نەمابوو بەس دکتۆر یانی ویستیان ئێمە بڕێکیانی هادیکەن و ئێرە شارۆچکەی باسڕمەیە کە دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر. درەنگانی شەو لەسەر جوت زایدی سەرەکی و شارۆچکەیە ڕووداوێک ڕوودەدات. پێش ئەو ڕووداوە سامان لە کاتی کاری ڕۆژانی بەدڵێکی خۆش کە ئەمساڵ 6 ئامادەی تەواو کردووە دەگەڕایە ماڵەوە. بەڵام دوایی چەند خولەکێک زەنگێک باوکە بە تەمەن و ڕەشسپیەکەی لە خەو هەڵدەستێنێ و هەواڵی مەرکی کوڕەکەی پێدەگەێنێت. کوڕەکەم دیت و چاوم پێکرد ینی نەمابوو. هەبان دکتۆرەکان کە زانیان قەرەباڵی هێشتان زیاد دەکاویانی برێن دێ وڵا کاتەشی گوتەن کاکەوەڵا نەمە بەڕاستی ینی کارە ساتێکی زۆر دڵتەزێن بوو زۆر ناخۆش بوو کە من ئەو خەبەرم ینی بەو کاتێ بە وەختەی زانی ینی هەر چەندی برێ هەندە کارە ساتێکی ینی زۆر دڵتەزێن و زۆر نەخۆش بوو زۆر زەحمەت بوو لە لای برایەکان لە لای برایەکانی زۆر ناخۆش. ترافیک بۆ دەداچوون بۆ هۆکاری و ڕووداوە دەکات. کە جەرجی من سۆتە ماری من خراپوە چیتی ماری خەرچی خراپە تۆزەکێدی بن تۆزەکی من بن تۆزەکادی بن کە جەرجی من سۆتە ماری من خراکە ماری کەسی تر خرا نەکرد. گادرێل و بربەستە ئاسینەکان و ئەو ئۆتۆمبیلانە هەموو بەرهەمی پابەندنەبوونی بەشێک لە شۆفێرانە کە لەو ڕووداوانە جگە لە زیانە مادیەکەی زیانە گیانیەکان مەترسیدارن. ئەمەش بەهۆی سەرپێچی شۆفێران ڕوودەدات. وەڕێبەری بنکەی پۆلیس نیگەرانی خۆی دەربڕی لە بەرامبەر ئەو هەموو ڕووداوە کە بەشێکیان بەهۆی مەسبوونی بەشێک لە شۆفێرەکان ڕوودا و دروست دەبێت. ترافیک دەگەڕێتەوە هەولێر دەچینە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر. لێرە فازڵ حاجی دوای چاکبوونەوەی لە پەتای کۆرۆنا دەبینی. مقدم فازڵ ئەوەندە دڵگران بوو لەو هەموو ڕووداوە ئەوەندە بۆ نەخۆشیەکەی دڵگران نەبوو. ئەمەش بەهۆی زۆربوونی دیاردەی خواردنەوەی کحول و زۆربوونی ڕێژەی گیان لە دەستان بەهۆی ئەو ڕووداوانە. شوفێرەکە کە خۆی تەسلیم کردو دەرکەوتووە مادەی سەرخۆشکەری بەکارهێناوە هێشتانە کە کاتێک کە خۆی تەسلیم کردبوو بە تەواوی بەرینەدا بۆ کاریگەری لەسەری مابوو. بەتابەت ئەو ڕووداوە لەوانەیە ئێمە لەبەر ئەوەی یەکێک لە ئۆتۆمبیلەکان کە بەشدار بوو لە ڕووداوەکە شوێنی ڕووداوەکەی بەجێشتووە لەوانەیە ئەوە کێشەمان بۆ دروستکە لە کاتی لێکۆڵینەوەش چونکە دایمەن بە پێی یاسا دەبێت ئۆتۆمبیلەکان لە شوێنی ڕوودا و بمێنەوە نەجوورن بۆ ئەوەی ئەو کەسێک کە دەچێت لێکۆڵینەوە دەکاتن بەرچاو ڕوون بە بزانی ڕووداوەکە چۆن کەوتێتەوە. بەڵام لە دوای کەوتنەوە ئەو ڕووداوە ئەو ئۆتۆمبیلەکە دەرچووە کە بەشدار بووە لە ڕووداوەکە نزیکەی 30 کیلۆمەتر زیاتر شوێنی ڕووداوەکەی جێشتەوە و ڕای کردەوە پاش چەند سەعاتێک ئینجا خۆی تەسلیمی پۆلیس کردەوە. شوفێرەکە کە خۆی تەسلیم کردەوە دەرکەوتووە مادەی سەرخۆشکەری بەکارهێناوە هێشتانە کە کاتێک کە خۆی تەسلیم کردبوو بە تەواوی بەرینەدا بۆ کاریگەری لەسەری مابوو. ئەوە یەکێک لە هۆکارەکان بینەوانەیە ئەوەی سەرنجی ئەمە ڕادچا بە ویژدانیەکە بوو. کاتێک کە ئەو کەسەی ڕووداوێک دەکات و کەسێک دەکاتە قوربانی مبادرە ئەوە ناکاتن لە بۆی دەست یارمەتی لە بۆ درێژکاتن. یعنی تۆ خۆت بە ماتۆسکیرەکەدا کێشا شوفێرەکەی کەوتە سەرزەوی ئەگە بێت و دەم و دەست ئەگەر خەتای تۆ بێ خەتای تۆ نەبێت ئەگە دەست یارمەتی لە بۆی درێژ کردووە بە ئۆتۆمبیلەکەت گواستەوە خودت بەرەو ئۆتۆمبیلش دەرگواستەوە و برتە نەخۆشخانە ئەوە تۆ ژیانی ئەوت پاراست لێ نەگەڕای زیانەکان زیاتر بێت. بەڵام کاتێک کە پاژەوەی خۆت پیا کێشە بەجێ تێشت ئەوە وەکو تاوانی کوشتنی لێ دێتن لە دوای ئەوەش جێی هێشتووە.
ترافیک چەندین چیرۆکی تراژیدی و پەشیمانی و کەسانی تۆمار کردووە کە بەهۆیەوە خواردنەوە بێهۆشکەر و کحولیان ناچارە نووسیان بۆتە زیندان. مەشروبەکەمان کڕی چین و ناو سیارە دانیشتین لێوێندەر تا بخۆینەوە ئە ناو سیارەکە بوو. وەڵا دوای بە سیارە ڕۆیشتین موعیدیان هێنا بۆ دەرەوچی لەگەڵ تەکسیەک بووە مناقەشە و شتانە کە ڕووداوی هاتوچوو ئایا لۆ لێروکانە ناو سیارەتان لۆ هەڕاگرتیەوە لۆ دەکەن و دەشی چاک مەشروبەکەمان خواردەوە ئێمەش هەناو سیاردانژ مەشروبمان دەخواردەوە ئەتا و ئەو کابرایە برادەرەکەم موعیدی لەگا بوو دۆستەمە شامان دەکەن و نازانم چوو وەڵا چی نەخوارێ ناقەشەشی زۆرمان بۆ جنێودا قسەک لەوان قسەک لێمە بۆ شەڕەمەست ئەو برادەرێکە لەگەرم بوو چەکەکەی لەدەست بووم چەکەکەی مەغزنەکە هات بخوارێ مەغزنەشکی هاقسە سەری و ڕاکێشە تەقەی کرد هەندە تەقەی لە عادی کرد دوای کردێت تەقەی ڕوبەڕوو لە تەقە ڕوبەڕوەکان نۆ گولەی لە کابرایدا کابرا کوژرا نۆ گولێ پێکرد لە سەرخۆش نەباینایە ئەویشە نەدەکرد. بەپێی یاسا هەر شۆفێرێک لە ژێر کاریگەری مادەی کحولی لێخوڕێم کات تاوانە و شکاندنی یاسایە. کاتێک کە مرۆڤێک بەدەستی خۆی مادەی سەرخۆشکەر دەخواتەوە خود مادەیەکی بەهێشکەر دەخواتەوە ئەو مادە سەرخۆشکەر و بێهێشکەرە ڕاستە و خۆ کار لەسەر هیچ شتێنێکتر ناکە کار لەسەر مێشێک دەکاتن ئەو مێشکە نایلی ئەو ڕقیبە نالێتن کە لە کاتی ئاسایی پێ دەڵێتن ئەوە چاکە و ئەوە خراپە ئەوە ڕێگە پێدراوە ئەوە ڕێگە پێدراو نییە بۆیش ئەو کەسێک کە شوفێری دەکاتن بە سەرخۆشی دەبینی هەمیشە لە ئاسا دەردەچێتن چونکە ئەو ڕقیبەی کە هەیە ئەو ڕقیبە نامێنێت زەمیر نامینێتن بۆیش زۆر لای ئاساییە کاتێکە خۆی لە ئاژەڵێک دەداتن لە ڕێگا یاخود خۆی لە مرۆڤێک داتن لای ئاسایی هەردوو وەکو یەکتر لە مێشتی دروست دەبێتن بەجێ دەڕیتن بۆیە لە زۆربەی هەر زۆری ئەو ڕووداوانێکە سەرخۆشی تێدایە خودت بەکارهێنانی مادەی سەرخۆشکەری تێدا دەبینی شوفێرەکە شوێنی ڕووداوەکە بەجێ دەڕی چونکە مادەی سەرخۆشکە دەبێتە هۆی نەمانی زەمیر و نەمانی ئەو ڕقیبەی کە لە کاتی ئاسایی پێمان دەڕێتن چاکەکان و خراپەکان کامان. هەڵگورد کەوان پێنج ئەو کاتت باش هەڵگورد ئەو کاتێک سوقانی سۆڵێک نەخۆشخانەیە دایکەوە منداڵان ڕەمزانێکی زۆر پێوەندی پێ ترافیک لە ماوەی تەمەنی چەند جارە بەرنامەی تایبەت بەو دیاردێت تۆمار دەکات کە ئامانجلی هۆشیارکردنەوەی شۆفێرانە تا هیچ کەس تووشی زیانی ئەو هەڵا نەبێت و زیندان و مردن و کوشتن و ماڵوێرانی نەبێتە چارەنووسی کەس بە تایبەتی هاتوچۆی هەولێر لە ماوەی ڕابردوو دوای هەستکردن بە مەترسی و هەڕەشەی ئەو دیاردەیە لەسەر ژیانی هاوڵاتیان و شۆفێران بەشێکی تایبەتی دروست کرد بە ئەمێری پێشکەوتوو و کەسانی ڕاهێنراو لە ڕێگەی مەفرەزەیەک چاودێری شەقامەکانیان دەکرد و لێپێچینەوە لەو شۆفێرانە دەکرد کە مەزبوون و لەژێر کاریگەری مادەی کحول لێخوڕینیان ئەنجام دەدا. لە کاتی شوێر نابی کە شوێری دەکە ئۆتۆمبیل لێ دەخوڕی نابی مادەی بێهۆشکەر و مادەی کحولی خواردبیتەوە لە بەرەوەی زیانێکی زۆری پێدەگەینی لە کاتی لێخوڕیندا ڕەنگە تووشی ڕووداوی هاتوچۆبی تو مۆڵەتت هەیە یان نیتە هەتە هەڵت نەگرتیە زۆر باشە ئێستا ئەمە وەستت لۆ دەکەین ئەگەرە تو مۆڵەتت هەبوو دێ مڕاجعی بەڕێبەرایەتی هاتوچۆی قەزاکان دەکەی ئەگەر مۆڵەت هەبوو مۆڵەتەکە لەگەڵ خۆت دەینی و هیچ ئیجراتەکەت لەگەڵ ناکرێت بەڵام ئەگەر بێت و تو مۆڵەتت نەبی ئەوە ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکرێت چونکە نەبوونی مۆڵەت هەر کاتێک شوفێر بەبێ ئەوەی مۆڵەتی هەبی ئۆتۆمبیل لێ بخڕی ئەوە سەرپێچی یاسایی ئیجراعاتی قانونی لەگەڵ دەکرێت ئێستا تو نەتخواردیتەوە ئەوڕۆ ئێستا ئێمە دیقەتمانداوە لەسەر شەقامە گشتەکان ئەو ڕێژەی پێشتری خەڵکان کە دادەنیشتن و مادەی سەرخۆشکەریان دەخواردەوە بەداخەوە زیادی کردووە لە هەمان کاتیشدا یعنی من ناڵێم مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆش بارچی خوانۆکو پێویستە ساون بەڵام لەوانێت زۆرێک لە شلی هەبێتن لەوەی کە مەفرەزەکان وەکو پێشتر دەرناچکۆ ئێمەش ناتوانین کۆب بینەوە و لە یەکتر نزیک بینەوەکو پێشتر ئەوە وای کردووە کە ئەو کەسانی کە مادەی سەرخۆشکار دەخۆنەوە زیاتر بێتن ڕێژەکان لەسەر شەقامەکان بەداخەوە ئەوە ژوای کردووە ڕێژە ڕووداوەکانیش زیاتر بێت لە بۆ نمونە ئێستا هەندێک شوێن هەبووە ڕووداوی هاتوچۆ لێ دەکەوێتەوە بەشە و پێشتر لەوانەیە نەمان بوو
لە بۆ نمونە لە شەقامی 30 متری و 6 متری ڕووداوی هاتوچۆ دەگمەن بوو بەڵام ئێستا بەداخەوە لەبەر کەمبوونەوەی مەفرەزەکان و زیادبوونی ڕێژەی ئەو کەسانێک کە مادەی سەرخۆشکە لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێک دەخۆنەوە ئەوە وای کردووە ڕێژە ڕووداوەکان زیاتر بێت. ئەو هەوڵانش باوکاری هێزەکانی ئاسایشی هەولێر و گشتی و هێزەکانی پۆلیسی فریاکەوتن چەندین هەڵمەتیان ئەنجامدا و تا ڕادەیەک کۆنتترۆلی ئەو دیاردەیەکرا و ڕووداوەکان بۆ هۆیەوە کەم بوونەوە بەڵام دوای هاتنی کۆرۆنا ڤایرۆس و بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە و ئیجرعاتەکان بە پێیوتەی هاتوچۆی هەولێر کەمتر بووە ئەمە وای کرد بەشێک لە شۆفێران بە هەلی بزانن جارێکی تر ئەو دیاردەی شەقام و کۆڵان و ڕێگا سەرەکیەکانی دابشن. مادێک علی خواردیە؟ والله دروی ناکەم یەک چارێک ئەدیەوێ شێوش بەتومان نەگوتەوە؟ هێشتا ئاویت کەم وەرنەگەتەوە لەگە برادەکەی؟ یعنی هێشتان مستەمسەکەی دیدوەر نەگرتەوە دیسان دووبارە ئێ تا گۆدی یەک چارێک بوو؟ لە یەک چارێک 130 پیشاندا ئەماڕودان یەک چارێژی چنەوعەک بووەوە ئەوە بەڵگەی دوو ڕۆژدی نەرێمە سایق نەبوومە ئەتو 0.103 أنا سأقول هالمجا دي فوكيلويكا دي عفتا هي كبيرة عفتانية $1000 بارمان بارا كله خوته بقربان عاقم لسبارينيا أمن إجراءات قانوني لكم يلا دي سنة يبجر إنجازك شرجك بخوي بقانوني 0.05 سعري خصوصية برادر بريزي 0.026 زيادة بستية شي زيادة ئێمە کە باسی مادەی سەرخۆشکەر دەکەین دەبێ بزانین تەنها لە جیهانی ئیسلامی قەدەغەنیە لە هەموو جیهان لێخوڕین لە ژێر کاریگەری مادەی سەرخۆشکەر قەدەغەیە لە هەموو جیهان لە وڵاتانەی مەسیحین لەوەی یەهودین لەوەی بودین لەوەی دینیان نییە لەوەی مسلمان یعنی خەڵک وا تێگەیشت دەڵێت بەس تەنها لە وڵاتی ئیسلامی نەخێر لە هەموو وڵاتان جیهان قەدەغەیە لەبەر ئەوەی لە ڕووی یاساییەوە درک بەوە کراوە کە مەترسیتریشت کە مرۆڤ بیکاتن لێخوڕینە لە ژێر کاریگەری مادەی سەرخۆشکەر بۆیە پێویستە لێرەش کارێک بکرێتن بۆ ئەوەی ئەو دیاردەیە بنەبڕ بکرێتن جا چ بە توندکردنی سزاکان بێتن توندکردنی زیاتری بە دوواداچوون بێتن قەدەغەکردنی ئەو کۆبووناوانە بێتن کە ئێستا لەسەر شەقامەکان هەیە دەبی کۆمەڵێک ئیجراعات بکرێتن بۆ ئەو دیاردەیە بنەبڕ بکرێتن. عفتاوەشتە کاکە سیارەکەش دەبی عجزبی و تەماشاکە لە پێش بەخۆی 5 ئیتو عفتا و هەشتا دەربس خواردی هیچ کۆعۆلی نەخواردی هیچ کۆعۆلی نەخواردی فەرموو هیدی پۆلیسی هاتوچۆی هەولێر هەوڵ دەدات ئەو شۆفێرانە هۆشیار بکاتەوە ئاگاداریان بکاتەوە کە ئەو هەڵە سزای تند و کارەساتی گەورەی بەدوادادێت بۆیە چاودێری ڕێگاکان دەکەن و ئەو شوێنانە چۆڵ دەکەن چونکە زۆر جار ڕووداوەکان پێکدادانیش ڕوودەدات. داوای بردەکەم وەڵا تا ئەستا ڕام کردیە دوو لێ ڕادەگەی لەو خەسەری قورئان داوای لێ نەمزانی بەخوای چ دەکەیەوە کە مەشروبش دەخۆیەوە بەدی مەشروبت پێ بوو ئەخە نەخواردەوە بەخوای پێتە یان نا پێمە پێلو مەشروبی لە ناو سیارە خۆت سیارەش تەکسیت پێیە خەڵکی هەردەگرێت ئێستا ئیش دەکەیت زاو سنەی لێ وەگرن لەو سایەقەی دەکات زاو سنەمیان بدەکات تێزە برای عەزیزم ئەبە لە بۆ سەلامەتی تومانە بەخوای لۆیە کە توێ سەرزادێت تووشی ڕووداوی هاتووە نەبی لەگەڵ خەڵکەشی خەڵک بریندار نەبی خەرێک بۆ شەوەیە تو دەچێەوە ماری ئیسراحەتکە یان تووشی کێشە و گرفت بی دنیا برای بەڕێزم مادەی سەرخۆشکەر بەکار نێ بڕۆ کاکە جەلا شیاکەت هەگرەوە بێ زەحمەت جادێسەوە خواردیتەوە یان نا نەتخواردتەوە چەند خواردتەوە
بەڵێەوە بۆم بیدێ ئیجازەکەتمان بدێت مەرێ هیچم و ئەوە هیچمە خۆمچمان پێ گوت فحصی سیارەکە دەکەم ناو سیارە تەفتیش دەکەم بەس لە پێش سوکانە ئەمە هەوێمە خۆم سەیتەرە نیمە هەوێ بگرم بەس زانم بەس لە پێش سوکانە دانیشتووە بەس سایەقم دەوێت نا چێ لەسەر سوکانێ لە دەو جێ خوار نەوێت خوا جێ خوار نەوێ دوێنێ جێ خوار نەوێ پێ چی بکەن ئەمە ئەوە تو دەزانێت چی بکەم ئێستا دەمەچکە دەکەی سەرخۆش دەبێ ئەو کەسێک کە سیارێ داژوە خۆ بە خەڵکی دەچێشی و تو شڕووداوی هاتووە دەبێت هەر سێکتان سەرخۆشم چێ سیارێ داژوە دوت سەرخۆش نابی بەس پاکوەت خواردێ ئێستا ئەمن چم لێ دێگەرات و غەرامە کەم غەرامە ناکەم ئادیونە مەبەستیمە چییە ڕێنماییت بکەم کاکە ئەوە غەڵەتە ئەوە ڕاستە سەبارەت بە سزای یاسایی و شۆفێرانی کە سەرپێچی دەکەن و پابند نابن دادوەرێکی داواکاری گشتی هەرێم دەدوێنێت خۆی مجرڕەت سەرخۆشی و سارە لێخوڕێن ئەوە تاوانە ئەگەر هیچ جێت تاوانێکیش نەکەی خۆت لە کەسیش نەدەی کەسیش نەکوژی ئەوە تاوانە بەڵام ئەگە تۆ بێی بە سەرخۆشی سارە لێ بخۆڕی ببیتە هۆی زەرەر پێدانی گیانی یان جەستەیی بۆ مرۆڤەکان ئەوەش تاوانێکی ترە بەڵام کوشتن و هەڵاتن و بەجێهێشتن ئەوە ئەچێتە خانەی تاوانێکی تر مەسەلەن جاران مرۆڤێک بۆی خۆی دەرباسکە لە تاوانێک دەیگوت من سەرخۆشم وای دەزانی دەبێتە هۆی عفوکردن لە سزا بەڵام ئێستا لە ڕووداوەکانی هاتوو چۆت تەنانەت ئەگەر تۆ ڕووداویشت نەکرد بێ تەنانەت شۆفێری بکەی لە ژێر کاریگەری مادەیەکی موسەکر یا مخدر مادەی هۆشبەر بێ یا سەرخۆشکەر بێ ئەمە خۆی لە خۆیدا تاوانە تاوانێکی قورسیشە یعنی سزای تایە حەبسی تایە لە 3 مانگ تا 6 مانگ و لێسەنەوەی مۆڵەتی لێخوڕێنی تایە بژاردننی تایە مەبلەغێکی زۆر غەرامەی تایە و ئەگەر بێت و لە ماوەی ساڵێکە دووبارەی بکەیتەوە سزاکە تونتر ئەکرێت دووقات دەکرێتەوە تەنانەت حەجزکردنی ئۆتۆمبیلەکەشی تایە ئەمە هەمووی لەژێر خانەی بەشی 22 لە یاسای هاتوچۆی کارپێکرا و لە هەرێمی کوردستان حاڵەتێکی تر هەیە کە شۆفێرێک لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکان ڕووداوێک دەکا خۆی ئەکێشێ بە ئۆتۆمبیلی هاوڵاتیەکی ترە یان بە هاوڵاتیەکی ترە زامداری دەکا ئەویش نێرە هەڵاتن یاخود سەرخۆشی دەبێتە هۆی توندکردنی سزاکە بۆیە ینی وا باشە ئینسان ئەگەر ڕووداوێکی هاتو چۆی کرد لە شوێنی ڕوودا و هەڵ نەدا هەڵنێت هەوڵ بدات زیاتر هاوکاری بەرامبەرەکەی بکات لەوانەیە زیانەکان کەمتر بێ بەڵام بە هەڵاتنی و یا لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکان یان سەرخۆشکەرەکان بێ سزاکە تونترەکە لە هەمووشی ناخۆشتر کاتێ کە شۆفێرێک لەژێر کاریگەری مادە هۆشبەرەکان ڕووداوێکی هاتوو چۆ دەکا بەداخەوە دەبێتە هۆی لە دەستدانی چەند کەسانێک یان لە دەستدانی کەسێک و برینداربوونی چەند سەرنشینێکی ماشێنەکە لەو کاتەدا تێستی سەرخۆشی بۆ دەکرێت ئەگەر بگیرێ ئەگەر هاتوو ئیسپات بوو سەرخۆشە ئەوە سزاکە لە 10 ساڵ تا 20 ساڵ دەڕوا زیندانی و بژاردەیەکی زۆریش دەکرێت هەروەها لەو حاڵەتەدا دادوەر بۆی هەیە ئۆتۆمبیلەکە دەست بەسەر بکە هەروە مۆڵێتی لێخۆڕینەوە لەو شوفێرە وەرگێت کۆمەلگای کوردەواری کۆمەلگایەکە بینا کراوە لەسەر ڕەوشت و ئاین پەروەری و لە خواترسی یعنی ئەوە تۆ لێرە ئەبێش ئەو شۆفێرە وا بیر بکاتەوە ئەمە ئەگەر لە سزای حاکمەکانی ئێرە دەربازی بوو ئەی لە سزای وجدان و زەمیری خۆی یان لە سزای ئەو خوایی کە لە ئاسمان حکمی هەموو دنیا دەکە حکمی حاکمەکانی سەرزەویش دەکا ئەو مرۆڤە چۆن ڕزگاری دەبێت لەو سزایی ڕۆژی ئاخرەت بۆیە دووبارەی دەکەمەوە سزای تۆن چاوەڕێ ئەو کەسانە دەکا کە شۆفێری دەکەن لە حاڵەتی سەرخۆشی یان بێهۆشیدا هەروەها سزای تون چاوەڕێ ئەو کەسانە دەکات کە لە نەتیجەی ئەو کردەوەی دەبێتە هۆی بیان لە دەستدانی خەڵکانێکی تریان زەرەر و گەیاندن زیان گەیاندن بە ئۆتۆمبیلیان بە
جەستەی مرۆڤێکی تر کە مناڵەکانتان فێرە شۆفێری دەکەن کە مۆڵەتیش وەردەگرن تەنانەت مۆڵەت شووری وەرگرت چەند دروشمێک هەیە فێریان کەنەوە شۆفێری لەسەر چەند بنەمایەک پێکاتوە زەوقە هونەرە ئەخلاقە ڕەوشتە. ئامارەکانی بەشی کحولی لە هاتوچۆی هەولێر و نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژاوا لە ترافیک ئاشکرا دەکرێن. لە ماوەی 9 مانگی ساڵی 2019 زیاتر لە 2000 بەڵگەنامە ڕەوانەی دادگا کراوە بۆ لێپێچینەوە. نزیکەی 100 ئۆتۆمبیل کە شۆفێرەکانیان بێهۆش بوون و سەرپێچی نایاساییان ئەنجام داوە دەستگیر کراون و دەست بەسەر کراون. بۆ هۆکارەش دەیان ڕووداوی هاتوچۆ و تاوانی کوشتن و کێشەی کۆمەڵایەتی دروست بووە. تەنها لە ساڵی 2010 زیاتر لە 2448 بریندار بۆی خواردنەوەی کحولی ڕەوانەی نەخۆشخانەی فراکەوتنی ڕۆژاوا کراون کە بەشێکیان گیانیان لەدەستداوە. ترافیک بە چیرۆکی سامانی جوانەمەرە کۆتایی دێت. دەمانەوێتەوە چیرۆکە بکەینە پندێک تا چیتر نەبینە هۆکاری لە ناوبردنی خەونی خێزانەکان و پابند بین بۆ ڕێنمایانەی هاتوچۆ دایناوە کە ئامانج لێی پاراستنی هەمووانە.